سڵاو ڕێز هاوڕێیان هیوادارم باش بن. بابەتێک کە زۆر گرنگە و هەمومان سەیری دەکەین ئەم چەند ڕۆژە و سەیرمان دەکرد و مەشغوڵی کردین وڵنا حەقیش دین لەبەرەوەی هەرچی تەیارە و موشک و ئیتر لەم بابەتە لەسەر عەسمانی کوردستانە دەڕۆشتن و ئێمەش ناچار بووین لەسەر ئەم بابەتە قسە بکەین. من لە دووەم ڕۆژی شەڕە ڤیدیۆیەکم بڵاو کردەوە بۆ چۆنی خۆم پیاوەت وتم لەوانە بۆ چۆنی من هەڵا بێ لەوانەش ڕاست بچێ، بەڵام من وا ئەیبینم کە وتم کە ئەم شەڕە لە 2 هەفتەدا تەواو دەبێ و هەموو شتێک اتفاقی لەسەر کراوە ئەمریکا و ئێران و ئیسرائیل. هەرچەندە من باوەرم بە تیۆری موامرە نییە، بەڵام من وام دەدیت کە شتەکە دروست کراوە و ئەبێ بکرێ و لە دروستکردنی ئەم شەڕە ئەبێ بنکەی ئەتۆمیەکانی ئێران تێک بشکێ و هێزی موشکی تێک بشکرێ و هەروەها چەند موشکێک بەر ئیسرائیل بکەوێ و خەڵکی ئیسرائیل و ئیسرائیل هەندێک دیمان ببینێ کە بزانێ ئەوەی حکومەتی ئیسرائیل دەیویست بیکە بەرامبەر ئێران ترسەکەیان جدی بووە کە ئێران فعلەن مەترسیە لەسەر ئیسرائیل. ئەو تێکدانەی ئەو بینایات و ئەم چەند شوێنی تر و ترسی خەڵک ئەنی درندەی ئێران دەرچوو کە دەیویست فعلەن لە ئیسرائیل بدە و لە مستەقبەلە ئیسرائیل وەک دەوڵەت نەیەوێ. دروشمەکانیان لە 79 تا ئێستا ئەوە بووە. هاوڕێیان ئەوە بۆ چۆنی بوو لەو ڤیدیۆ وتم 2 هەفتە ناخاوێنم شتەکە اتفاق کراوە و تەواو دەبێ. بوچوونەکەی من دەبینن دروست دەرچوو. ئەوە نییە کە من بڵێم من ئەو شتێکی زۆر گەورەمە ئەوەی وتم ئەوە دەبێت نەخێر بابەتێک بوو لەوانە زۆر شتیش بۆچوونەکانم ڕاست دەبێت. من دێمە سەر ئەم شەڕی ئێستا کە ئەم شەڕە وەستاوە دەبینین یاریەکە دیارتر دەبێت. یعنی ئەو اتفاقی کە کراوە بینی ئەمریکا و ئیسرائیل و ئێران زیاتر دیار دەبێت. یعنی ترامپ بڵاوی کردەوە شەڕەکە وەستاوە پیرۆزبایی لە جیهان کرد کە ئاشتی دێتە دی کەچی نە ئیسرائیل و نە ئێران هەر هیچیان بڵاو نەکرد بووە. دوای چەند سەعاتێک ئینجا وتیان شتێک هەیە و دوای ڕۆژی دوایی ئیتر بابەتەکە بوو جدی. یعنی ئەوەی ترامپ دەیوت دیار بوو پێشوەقت هەموو شتێک حازر کراوە. لەبەر ئەوەی وەستاندنی شەناوبەری دوو دەوڵەت بەلایەنی کەمەوە ئەبێ دانیشتن بکرێ، ئەبێ دەوڵەتی تر کەویتە ناو بینیان، بەڵام هیچ دانیشتنێک نەبوو، هیچ شتێک نەبوو. ترامپ بە شەوێک گوتی شەڕ وەستا. یعنی ئەمە دیار بوو پێش ئەم شتە اتفاقات کراوە. لەم شەڕەدا دۆڕاوی یەکەم ئێران بووە. نە ئیسرائیل دۆڕاوە نە ئەمریکا دۆڕاوە. ئەوەی دۆڕاوە ئێران بووە لە مۆزعەدا. ئێران خۆی بینی کە موساد کۆنتڕۆلی ئێرانی کردووە. ئێران بینی کە لە ئاسمانی بەدەست ئەو نییە، بەدەست ئیسرائیل و ئەمریکاوە و ئێران بینی کە وزە شوێنی ئەتۆمی هەمووی تێکشکێڕان و بۆمبە باران کران. ئەمە حەقیقەتێکە ئێران بە چاوی خۆی بینی. ئیتر هەندێک کەس بڵێن ئێران سەرکەوتن بوو دەخێت سەرکەوتنە بوو شەڕی کرد هەندە موشکی لە ئیسرائیلدا، بەڵام ئەوە بە اتفاقش بوو. ئەو موشکانە بێ بتەقێن، ئەو موشکانە بێ نەمێنن. 500 موشکی لە ئیسرائیلدا 30 دانەی تەقی زیاتر ناوە هەمووی لە عەسمانەوە تەقین و هیچ شتێک نەبوو. بەگشتی لەم شەڕەدا وەکوتم ئێران زەڕەوی کرد، ئێران دوورە، ئەمریکا و ئیسرائیل سەرکەوتن و شەڕ دووبارە نابێتەوە. ئێران بچووک بوو، ئێران حەجمی خۆی زانی، ئێران لە دەرسێکا فێر بوو ئێستا لە مستەقبەلە چی دەبێت. پێش بێ بەسەر مستەقبەلی ئەو ئێران دەمەوێت یەکشت بە مەسعود بارزانی و بەحسێکان بڵێم کە ئەمە چەندین مانگ و دەیانوت شەڕێکی گەورە ڕوودەدا، شەڕێک دروست دەبێت، شەڕێک لە عێراق دروست دەبێت. ئەم حکومەتە نامانێ دەوڵەتی عێراقی دەڕووکێ ویان خۆحان حازر کردبوو کە ئەوان و بەحسەکان دووبارە چنە بەغدا و مەسعود بارزانی مەجلیسی حکمی جاران دروست دەکە و خۆی دەکەتە زەعیمی یەکەمی عێراق.
ئەو خەونارەی مەسعود ئەوەی پۆشەڵ بوو چونکە کەسێکە بینینی سیاسی نینە ئەوەی دیوارێکیان خەونێکیان هێوایەک لەسەر بەعسەکان دروست بکە کەسێکی فاشل و نەزانێت چونکە بەعس نەما و ڕۆشت و ناگەڕێتەوە. هەموو ئارمانجەکەی مەسعود ئەوە بوو لە ئێران بدرێ و لە پڕەوە عێراق بتەقێ و خۆی بچتە بەغدا و دانیشێ و خەڵک لە خۆی کۆکردەوە. بەڵام ئەوە نەبوو بینی لۆتیشکە خۆی شاردەوە خۆی بزر کرد ڕای کرد کەس نەدەزانی لەکوێیە ڕۆژ لە ئەنقەرە بوو ڕۆژ لە بارزان بوو ئیتر سەری لێشەوە و دەزانی لەکوێ خۆی بشێریتەوە. ئەمە بوو مەسعود بارزانی، ئەمە بوو مەرجە و ڕابەری پارتیەکان خۆفرۆشەکان خائینەکان. بەڵێ مەسعود ئەوە بوو. ئەم شەڕەی ئێستا وەکوتم خەونەکانی مەسعودی پۆچەڵ کرد. ئەم شەڕەی ئێستا کە ڕۆی داوە کوتایی پێهات دووبارە نابێتەوە ئێران بچووک دەبێ. ئێران دەستەکانی لە دەرەوەی ئێران هەمویان شکان نەمان قووەتی نەما. ئێرانی جاران نەما نەک لە دەرەوەی ئێران نەک لە ناوێ ئێران. ئێران ئەبێ مەشغوڵی خۆی بێ خەلیکی خۆی بێ ناماڵی خۆی دروستکە. بۆ چۆنەکەی من لەم 2-3 ساڵەی داهاتوودا لە ئێران بابەتی کورد بلوچ عەرەب کەمەنەتەوەکان دێتە پێشەوە. ئەو ملەتانەی کە کەمەنەتەوەن دێتە پێشەوە دەبیتە بابەتی گەرمی ئێران لە ناو ئێرانێکان. ئەوە لە 2-3 ساڵ ڕوودەدا ئێران وەک دەوڵەت وەک حکومەت ئێستا بوو نەڕۆخە چونکە هیچ پلانێک نەبوو هیچ ئامادەکاریەک نەبوو کێبێتە شوێنیان. لەبەر ئەم هۆیەش ئەم ڕژێوە نەڕۆخە. لەو باوەرم زۆربەتان ئەم قسەی من کە من دەکەم هەمان قسەتان هەیە و هەمان بیرۆ بوشونتان هەیە. بۆیە لە چەند ساڵی داهاتوودا بابەتی کەمنەتەوەکان لە ئێران دێتە پێشەوە. ڕادیکالەکان زۆریان کوژران لە ناو حکومەتی ئێران. میانڕەوەکان دێنە پێشەوە دێنە ناو سوڵتە لەوانەیە لە ڕێگەی ئەم میانڕەوانەی کە هەر ئێستا لە چەند ساڵی داهاتوو تەواوی جومگەی دەسەڵاتی ئێران بگرنە بەدەست ئەوان هەوڵ بدەن مافی کەمنەتەوەکان لە ئێران بێدەنێ و چارەسەری بکەن و ببیتە ئێرانێکی تر. ئەوە بۆچوونی منە من وای دەبینم من وا سیر دەکەم. بۆیە ئەو بۆچوونە دەڵێم و بۆیە باسی دەکەم ئەم بابەتە لەبەرەوە ئێمەش لە ناوچەکەدای نزیکیانی لە ناویان دەژین. میلەتی کورد لە ڕۆژهەڵاتی کوردستان شایستەی ئەوەیە کە مافی خۆی وەرگێ، شایستەی ئەوەیە کە سیستەمێکی فیدرالی کۆنفیدرالیەک لە ئێران دروست بێ گەلی کورد لە ڕۆژهەڵاتی کوردستان مافی خۆیان وەربگرن. پشتگیریان دەکەین. هیوادارم لە 100 ساڵی داهاتوودا شتێک دەوێت بکرێ لە کوردستانی ڕۆژهەڵات کورد ببنە خاوەن کیانێک خاوەن شتێک خاوەن پێگەیەکی خۆیان حکومرانی خۆیان بکەن. لە کوتاییدا من دەڵێم بابەتی شەڕ کوتایی هات بەڵام پێم سەیرە هەندێک کوردی دەبنگ یان هەندێک سیاسی دەبنگ تەپڵ لێدان ئەڵێن ئێران سەرکەوت. چ سەرکەوتنێکی ئەمە؟ سەدامش دەیوت ئێمە سەرکەوتین. سەدامش کە چوو کوێتی سەرکەوتی کە ئەمریکا لەیدا سەرکەوتی کە سجنیش بوو بەغداش ڕۆخا بێ و سەرکەوتی لە مەحکەمە لێوت ئێمە سەرکەوتوین. ئەم سەرکەوتنانە بەڕاستی کەوتنەکان پارتیش ئێستا بەڵێ ئێمە سەرکەوتوین. پارتیش بڕۆڵێ مەسعود بارزانی دەڵێ باشترین تەجروبەمان هەیە لە هەرێم ئێمە سەرکەوتوین. ئەمە سەرکەوتنی ئەمە کەوتنە. ئەمەی ئێرانیش ئێستا کەوت هەڵناسێتەوە باڵی میانڕە و دێتە پێشەوە ڕادیکالەکان دەڕۆن منتەقەکە ئارامتر دەبێت. ئێمە لەگەڵ شەڕین ئێمە لەگەڵ ئارامین لەگەڵ ئاشتین دەشبینن ئارامتر لێ بێ. ئیکۆنۆمی ئێران اقتصادی ئێران گەشە دەکە پارەی ئێران قیمەتەکەی بەرز دەبێت نەوتی ئێران دەڕوا حیساب لەسەر ئێران نامێنێ بووگەری ئێران بە هەموو نەتەوەکانەوە باشتر دەبێت. ئەو پارەی ئێران دەیدناتە دەرەوە بۆ حوسیەکان بوو یەمەن بوو نازانم لبنان سووریا ئەمانە ئەو پارە ئیتر لە ناو ئێران دەمێنێ و خەڵکی ئێران پێدەژی. بابەتی ئەتۆمیش کۆتایی پێهات نمونە کتاب پێ دەڵێن بنکەی
بوشهر بنكي بوشهر كلا جنوب إيران بهمو طاقتي خويا وإيشتك بنكي نووية بلان بو إنتاجي كهرباء صد خبير الروسي ليا هيشي لنهات نزيق نبون شوكا أمريكا نايبه إيران أتومي هبه ديتواني بنكي نووي هبه بو بكار هناني وزا بو بكار هناني كهرباء بو أنبابتنا بلا بو دروس كدني چكو قنبله اتمی قطر ایران هذا نمونش بنكي بوشهره كهيج دستكاري نكراو ايش خوي دكنو كهرباء چوكا تأكيد اندي كأما اتومي لدرسناك اواني تر همو انما او 400 كيلو يورانيومش او بوشوري منا برديونة روسيا باتفاق امريكا وروسيا والصين وكالي دوليه كنترولي اتوم برديونة او 400 كيلو كايران تا صدا شستی تقسیم کرده او 400 کیلو بدیاره تا روسیا او بنکای که هر جورا فوردو بو نتانز بو اما نهمیان تکش کران ایت لکار کوتن لکو تایدا پیتان ظلم بله بو آشتی نخیر بو شر بمره بکوه هرچی دکتاتورا ناوچه دا بتایبتی دکتاتورو خیر مجاکانی کرد و کردستان بنا مالی بازانی و حکمتی قنطري كردستان روجيكي خوش وبمنين تاخوشيدا